هاوڕێیان ئەو کاتتان باش. سڵاوتان لەبێت شانی ئەزیز برایانی خۆشەویست. وەڵای ئەو دیمەنەی کۆچکردنی گەنجانی کورت گەنجی چێ وەڵا ژن منداڵ پیش بە تەمەن ینی 50-60 چەندە دەبیندرێت بەخێر بێن هاوڕێیان چەندە بەس 8 دقە هەوڵ دەین دەردە دڵە زیاتر هەمومان بەو وێنەی ئەو کۆچڕەوەی ئەو ڕۆی ژن پیر مناڵ گەنجی ئەو وڵاتە بە تایبەتی گەنج وێران بوو ینی ناخەژێنە خەڵکێک کە خاوەن بگرن ویژدان بێت ئەنی پێم نەکراوە سیارەم ڕاگرتیە بەڕاستی وێنەکە کە دەبینی گەنجی کورت ئاوە زۆربەی گەنجە گەنە هەموو ئەوە شتەدایە نیشتیمانی خۆی جێدێڵێ ڕێگای مەرگ عەزیزترین کەس ئەو ژینگەی کە دنیایەک بیرەوەری لێیە وەکو ئێمە دەخاتە ژێر پێکانی ڕێگای هات و نەهات دەگرێت کە نازاندرێ چەندی ڕزگار دەبیت چەندی دەگاتە خۆشگوزەرانی و چەندی شتە و ڕێگایانە ماڵ ئاوەی هەریەکەیان چیرۆکەک و ڕۆمانەکی پێەیە هەریەکەیان بەخێر بێ ناوڕێن هەندە قسە و باز سەر ئەو دەکەین دووبارەی دەکەم وێنی من بە بینینی ئەو دیمەنە زۆر پێ هەژام تۆش هەندێک دەردەدڵە دەردەبڕ یعنی کەسانە کە خاوەن وجدان و کەرامەت بن بە بینینی ئەو ڕفراندۆمەی تووڕێیەی خەڵک لە بەرامبەر ئەو چەتانەی هەرێم کە ئەو هەموو سنوورە دەبەزێنن کە ئەوە گەنجێ کۆمەڵە گەنج قسەیان دەکرد ئەیان گوت 4 ڕۆژە نانمان نەخواردووە سەگ پڕی دابن سەجی پۆلیسی کە پەروەردە دەکرێت بۆ ئەوەی زیاتر لە 10 کەس سەگ پڕی داوەت و بەشەیان دەمرن و بەشەیان ناخۆشی دەبینن کارە ساتێکە ئەو نیشتیمانە تێکەتیە گەنجێک جوتیاری کورد کۆن لەسەر 1 مەتر زەوی خۆی لە برای خۆی قوبوڵ نەدەکردە بۆ خوێن ئێستا مڵک ماڵ نیشتیمان دایک خوشک هەمووی بەدیدێری لە داخی ئەو چەتانەی بنەماڵەی برای مەسرور بنەماڵەی بارزانی ماڵی تاالبانی برای مەحمەد وە کوڕەکانی نەوشیروان مستەفا کارە ساتێکە ناخیان نییە کاکە وەڵە نەهەخیان نیانی ئەمن بۆ خۆم دوو شت قەت ئەخلاقیان هاوڕێیان ڕێم پێ ناداتن کە دژ بم یەک مەسەلەی لە ئەوروپا بم برێمە خەڵک ڕاپەڕە بەخۆم لە ئەوروپا ئەگە پێش خەڵک نەکەوم یەکەم کەس نەم قەت داوا لە خەڵک لە ئەوروپاش ناکەم وەرن ڕاپەڕین وەرن دژی ئەو چەتانە بین دوو قەت بەخۆم لە ئەوروپا بم داوا لە خەڵک ناکەم لەوێ گۆڕانکاری بکە ئەیبە یعنی ئەوە ئینسان دەبێت یەکەم کەس هەر شتێکی کرد لە خۆیەوە دەست پێ بکاتن بۆیە گەنج دێ بە هیوام خۆزیە ئیقامە هەبە خۆزیە ژیانە کوونەوەتەکان هەبە خەڵک چوو ئیقامەی پێوەەر بگرت بایە هەمووی بگەشت بایە ئێرە کەمێک بژیا بە بەڵام ڕێگاکان زۆر سەختە یعنی ڕەوشی ئیقامە و ڕۆژی وەزعەکان گەلە خراپە بەس خەڵک وەی لاتیە ئین دەرێ نازام لە هەموو لە قەلیش بووە و لە کۆتریش بووە دێتە ئێرەش بڕوا بکەن وەزعەکان زۆر باش نییە بەس ئیشی من نییە نی خەڵک سارد کەمەوە لەبەر ئەوی تا بە خۆی نەیبینێ وەزعەکان ئەوە چکو هاوچەشەکان گۆڕە هاوڕێیان کۆچ دیاردەیەکی بوویتە بارگرانیەکی زۆر گەورە بوو هەموو یەکێتی ئەوروپاوە هەموو خەڵک دێتە ئەوروپا دێتە ئەو 12 وڵاتەیە کە دیموکراسەتی لێیە کە مافی مرۆڤی لێیە دێتە ئەو وڵاتانە ناستە وڵاتیت کە یعنی ناستە وڵاتێکی ئیسلامی ناستە وڵاتە کە دەوڵەتی هەبی دەستە ئەو وڵاتەی کە مافی مرۆڤ و ئازادی بیر و ڕای تێدا هەیە بۆیە یعنی ئەو چەتانەی هەرێم دڵنیام یعنی هیچ پێویست ناکە قەت گۆڕانکاری لە عەقڵیان نابێ ئێستاوە مەسرور بارزانی ئاریان ئامادە دەکات گەنجی کورد حەقیتی دێتە دەرێ کە دەبینێ مەسعود مەسرور ئاریان وا خۆی ئامادە کردێ پێ بێتە دەرێ
کوڕەکانی تاالبانی ئەو جمو جۆڵانە دەکەن لەگە لاهور و ئەوانە مەسەلەن تارمانیەکی کوڕینەوە شیروان مستەفای بابی گوایە قەمسەڵی لە بەربووە کەسیدا لە بنەوە قەمسەڵی 1 ملیار دلار هەبوو 1 ملیار دلار کاکە گەس کووت و ڕەنابینایەتە دەرێکە ئەو تابلۆیە ڕەشە دەبینیتن کاکە ئەو هەموو فرتوفێرە دەبینی کە ئەو ژیانە کۆڵەمەرجێژ سێ جیل فەوتایە بە بەعس و پارتی وێچێتی سێ جیل باوکەکانمان جیلی ئێمەی هەشتاگان و ئەو جیلە فەوتانیان پارتی وێچێتی یعنی خەڵک بێزارە بێتاقەتە نەحەقی نییە ڕێگای مەرگ ئەوانە قەت ناگۆڕێن ئێستا مەسرور بارزانی کە پلەیەکی هەیە چائیش دەکات لە پێناوێ ئاریانی کوڕی سبەی بێتە جێی خۆی گەنج کو هەر نایە پاڤل تاالبانی و شێتۆکەیە هاتیە دەڤەرەکی بەدەستە دەڤەرەکی بەدەستە ئێک و گەنج ناڕوە کوڕینە و شیروان مستەفای کە 10 ساڵ ئیدعای ئەوەی کردناوی ملک و ماڵی خەڵک بدا گیر بکرێ دەبی گشتیبی دەبی عەدالەتەبی لە هەمووان ناڕازگۆتر دەرچوو خەڵک کو نایەتە دەرێ خەڵک کو نایەتە دەرێ نیشتیمانی بکاتە جۆتێک پێڵاو یعنی ئێمە خەڵکی نەتەوەیی بێزارین هاتینە دەرەوە ئیش بۆ ئەوە دەکەن بەس ئەو دەسەڵاتە بگۆڕدرێ کە خەونی 9 ساڵە ئەی دەبێ خەڵکیکە چۆن بێتن خەڵکیکە چۆن بێ هاوڕێیان یعنی ئەوە ژنیە بڵێ دەسەڵاتی نەتەوەیی لە شوعیەتی ژوا بوو کەم بەچی گەورەی ئیشتراکی نیوەی دنیا بوو خەڵک لە داخی هەرات ئیسلامیەکان لە ئێران و لە ئەفغانستان و لە هەموو شوێنەکان یعنی ئەوە نییە ڕەبت بە ئایدۆلۆجێک بی ڕەبتە بە سیستەم ڕەبتە بە نەبوونی ئازادی سیاسی مافی مرۆڤ کەس نەڵێ دەسەڵاتەکی ناسیۆنالیستی نا لە شوعیەتی ژوایە کەچی کاسترۆش هەرا لە دەست ئەوە دیکتاتۆریەتی بابی لە رووسیا لە هەموو ئەوەکان یعنی کێشەکە ئەوەیە ببوورن بۆیە یعنی نازانم کەی ئەو بەرپرسانە ڕۆژەک دەماغیان دەجوڵێتن یعنی ببوورن ناوی کوڕی کۆسرەتم نەینا جۆتە کۆسرەتی زۆتە بەڵای لە بۆ ئەو خەڵکی بەجی هێشتیە هەموو بە مڵکی ماڵی خۆیان دادنێنی حزب بە مڵکی باوکیان دادەنێن میراتە میرات لە ئەوەکەش ئەوەیە بەڵایەکن گەنجی کورد کاکە یعنی ئینسان کە ئەو تابلۆیی دەبینی نەحەقی نییە دێتە دەرەوە ڕێگای مەرگ دەبڕیتن و هاوڕیان بەداخەوە ئەنی بڕوا بکە ئەوە نەک بە ئێمە بە هەموو ئەوروپای و ئەو کێشە چارەسەر ناکرێت بۆیە هەر شتێک ئینسان وەکو فەردی دەیکاتن خراپ نییە بەڵام زیاتر ڕکلامە کێشەی کۆچ کە مافە لە پێی پرەنسیبی مافی مرۆڤ ئەوروپیەکانیش ناتوانن ئلغا بکەنەوە مافە بە پێی پرەنسیبەکانی جیهانی بەڵام بەڕاستی بوویتە بارگرانێکی زۆر گەورە لە ئەوروپیەکان ڕاسیزم زۆر گەشەی کردیا لەبەر ئەوەی دوو کەلتورین هەموو پەناهەندە دێتە ئێرە بە تایبەتی بەشێک ئەڵێم لە ئیسلامی سیاسیەکان لەو عەقڵە ئیسلامی دێتە ئێرە دەیەوێ لەو ئەوروپا مەدەنیە عەقڵەکەی خۆی زاڵ بکە ڕەفتار دەکاتن کچ ژن کوشتنە نەبوونی دیموکراسیەتە حتا تا بچووکتریشت هاوڕێیان بڕوان پێ بکەن تا ئەوەیە بێزیان لە سەگ دەبتەوە ئیکاکە تووداتی ئەو وڵاتەی قانونی ئەو وڵاتە سیستەمی ئەو وڵاتەت ئەوجە درۆژ دەکەن زۆربەی هەرە زۆریان دەست نەکەن ئەو کەسانە ئەو پارەی وەردەگیر هیچ بە پێی مەبادی ئیسلامی حەڵاڵ نییە لە سۆسیالەوە لە خزمەت گوزاریەکانەوە هەمووی حرامە لەبەر ئەو پارەیە لە هەموو زەریبەک وەردەگیرێتن بەهەرحاڵ من نامێ بچۆسە بۆیە ئەوروپیەکان ینی لە هەموو شوێنێک ڕاستیزم گەشەی کردیە دەرەنجامی ئێمەیە بەڕاستی دەرەنجامی ئێمەیە و بووینە ئەرکەکی گەورە مەسەن دەخلیان ئەدخۆ نییە مۆزە کەس هاوڵاتێک دێتە سوید هەر ئەوە لە ماڵ دادەنیشیت جێی دەکەنەوەی ئەوە کاکە ئەوە بارگرانیە لە بۆوی خانی دەوێ مەکتەبی دەوێ منداڵی خاون پێداویستی تایبەتە پۆلیسی دەوێ ئەمنیەتی دەوێ ئیلا ئاخیریت بۆیان بووتە بارگرانێکی زۆر گەورە کە بەشێک لە بودجەی کە ئەو وڵاتە هەیتی دەبی لۆی تەرخان بکاتن سەدان و هەزاران کێشەی کۆمەڵایەتی و سیاسی لێسەر هەڵدەدا دوو کەلتور لێرە ئەوە دەبیتن هاوڕێیان یعنی ئینسان من هەر ئەوەندە دەرێم بەڕاستی چاوت بەو ڕفراندۆمی گەنج و پیر و ئەوە دەکەوێت لەسەر ئەو سنوورانەوە دەڕۆژان دەتگرێ
ئەو وڵاتە بۆی لێ هاتووە ئەو خەڵکە بۆ لە دەست سیستەمان کە هەموو خەونمان بەس بوونی ئاڵایەکی کورد بوو بەس بوونی ئەوەیەک بووە ئێستاکە بە لێشاو هەڵدێ ڕێگای مەرگ دەگری کە ئەگەر بزان وەکوونەوەتەکانە من دڵنیام هەموو ڕۆژ بە دەیان هەزار کەس دێتە دەرێ تەسەورکەن بەس لە قسەی سادق بەیەک شەو هەفتەکەی تر هەفتا کەس دەرچووە لە شەقڵاوە 30 کەس دەرچووە لە دوو شارۆچکە 100 گەنج دەزانی ئەو گەنجانە هەموو دێنە ئێرە هەمومان دەتاوێنەوە لەناو ئەو وڵاتە ئەوروپیانە هەمومان مناڵەکانمان دەبتە منداڵی ئەوروپی بەخۆشمان ئەو پڕ هەمشێک ئەوە دەبین ئەو هەموو کادیرە ئەو هەموو توانایە لە داخی ئەو چەتانەی هەرێم کە نائەدالەتێکە ئەرز و ئاسمانە کە ئەو ڕۆکە دەبینی یانی هاوڕێیان خەڵک ناحەقی نییە لە دەست مەسرور بارزانی هەڵدێتن بە کە لە سەری خۆی دەکاتن هەرچی خەڵکە دەیگیری دەیخاتە زیندان ئێگەنج ئازادی دەوێت دنیای دەوێ تۆ هەر ئەوڕۆ دوو گەنج دوو کەسکەی ئاوێشتە زیندان ئێگەنج کو لە دەست هەرنایە مەسرور بارزانی خەڵک کو لە دەستە تو هەڵ نایە کە دەتەوێت بە عەقلی خۆت ڕەفتار بکەیت کە توالێتێک دروست دەکەی دەرێ دەستکەوتی منە ئەخر ئەو مەسرور بارزانی ئەتو لەو ئەمریکای چەند ساڵێک ژیای کەی ترامپ و بۆش و هەموو سەرۆکانە کەی سەقافەتت دەگاتە ئەو قەناعەتەی توالێتێک دروست دەکەی دەرێ دەستکەوتی سەرۆکی حکومەتە بابەوە کەیشی تووە ئەو هەموو شتێک لە خزمەتی خۆت دادنەی هەرچی باشەیە پارە و داهاتی ئەو میلەتەیە سەر ڕاستپاردەی سەرۆکی حکومەت وەکو لافاوەکەی هەمووش دزی و ئەوەیە حکوومەتی عێراق دەدە تۆ بە ئاوی حەمامێ پیاوەتی دەکەی بە ئاوی حەمامێ شەرم نەخۆت بکە شەرم قسەک مەدەنی بە مەدەنی ڕێ بدە دام و دەستگاکان قسەک مەدەنی بیتن هاوڕێیان من یەک خاڵی کۆتایی لەسەر کۆچ دەرێم ئێستا بیلێڕوسیاش بزان بە بەرنامە ئەو ئیشە دەکات بیلێڕوسیا کێشەی لەگەیەکێتی ئەوروپا هەیە لەبەرەوەی مەسرور بارزانی ڕۆژنامە نووسێک ئۆپۆزیسیۆن بوو کاریگەر بوو مەسەوەکە ئەو زیندانیانەی بادینان فڕۆکەکەی بوێن دەردا تێپەڕی لە ئاسمانی وڵاتەکەی فڕۆکە هینا خوارێ لەبەر ئەوەی ڕۆژنامە نووسەکەی گرت هینایە خوارێ بە هەر نەوعەچی بوو فڕۆکەکەی هینایە خوارێ کە بە ئەجوای زەوی ویدا دەڕۆی هیناخوا ڕۆژنامە نووسەکەی کرد دێچێتی ئەوروپا عقوبەیاندایە بۆیە بیلاڕوسیا ئینتقام لە خەڵک دەکاتەوە بە کورد بە عەرەب هەر کورد نینە هاو کۆچەس دڵنیام 1970 کوردن بیلاڕوسیا کارتی کۆچ کو تورکیا کارتی کۆچی بەکارهێنا زڵدی هەموویەتی ئەوروپا لەوەی کێشەی کورد لەوەی دەستکەوتی خۆی پێ بەدەستبینی بیلاڕوسیا ئێستا ئینتقامی خۆی لە یەکێتی ئەوروپا لەسەر ئازادی سیاسی بزانە ئەویش وەکو مەسرور بارزانی لەبەرەوەی ئازادی سیاسی لە وڵاتەکەی نییە ڕۆژنامە نووسێکی گرت یەکێتی ئەوروپا عقوبەی دایە تۆڵی خۆی لە یەکێتی ئەوروپا دەکاتەوە یعنی سەبەبەکە بۆیە ببورن ئەو خاڵەیە بیلاڕوسیا مەجال دەدا کارتی سیاسی خۆیتی بەکاردەینیتن بەس بۆ زانینتان هاوڕێیان دوایشن بە پەلە باز لەو زیندانیانە دەکەم تاوان ئەوڕۆ دوو زیندانی بەداخەوە دوو تەلەفۆنەکە دوو زیندانیکە سزا درایە کە بڕیار بوو هەمویان ئازاد بکرێن و ئەو دادوەرانە حاکم ئیماد ئاکرەی زۆر شەرمەکە ئیماد ناوی خۆت خستە تەچی هەر شەش دادوەرە ناپاکەیت کە تەسەوەر ناکرا وا بکەیت و حاکمەش کە نازانم ناوی عوسمانە دوای ئەوە من ناو شتەکەی بڵاو دەکەمەوە لەگەر سەرکەوتی بە ناحەق دوو زیندانیکەیان عقوبەدا و ناسک بەرسنجی کە دادوەرێکی ئەوەی داواکاری گشتیە دەوری زۆر خراپە و ئەوە پەیوەندی لەگەر دەستگای هەواڵگەری تورکیا هەیە من دەقیقمەوە خەڵک لەگەڵی بووە وتی هەفتانە چۆ سەفارەتی تورکیا زۆر بە ئینتقامە ئەو ژنە زۆر قین هەڵگرا تەسەورکەن ینی ئومێد بە ڕۆژی پێی گوتێت و مزاهرەت کردی گوتی ئەمن هەوڵمدایە موچەی توش ئەو بکەم گوتی شکات لێکم ئیهانەی منت کردیە و ژنەکە لە تورکیا دەژی زۆربەی بۆ زانیانەتن ئەوە مدعی بووە یەکێک لەو کەسانە بوو ئەو ڕۆژشێوان تاهایەکەی بەگرتندایە ببورن لە هەموو زیندان لەگەر هەمویان خراپە و 50 دقیقە گفتوگۆ کرایە لەسەر ئەوەی ئەو وەزعی ئەو زیندانیانە ئەخیر یەکە چەند 2 ساڵ گیرایەکە چەند 3 ساڵ و نیو و ئەوە نیشانیدا مەسرور بارزانی کە لە سەرەکەی ناگۆڕێ ئەو هەردەیەوێ بەگرتن و کوشتن مامەڵە بکە بۆیە ئەو هەموو گەنجا ڕوو لە هەندەران دەکەن بۆیە خەڵک تف و نەعلەت لە کورد دەکاتن قبول
ببورن قبولی حکمی شیعی کەرکووکی زۆر پێخۆشترە داوای لێبوردن دەکەم قبولی حکمی شیعی حەشتی لە مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی و گۆڕان پێشەریفترە ئەوە شەرمەزاری ئەگەر ئەوانە یەک تۆز کەرامەتیان هەبی یەک تۆز کەرامەتیان هەبی خەڵک ئەوەندە ناڵێ بەعسیەکان شەریفترن لە دەسەڵاتی کوردی بەعس دەزان یعنی چ جیلک خەڵک تەمەنا بە سەگەڕانەوەی سەدام بخوازیتن خەڵک بگاتە ئەو ئاستەی مەلای پارتی هەیە بڕوا بکەن هاوڕێ من دەڵێم مەلای پارتی هەیە بەرپرسە گەوادی دەکاتن خەڵک بگاتە ئەو دەرەجەی کچی خۆی کە ئەوە هەنایان لە بۆ ئێمە بردیە بەس دۆسیەکەیان بڵاوکەنەوە ئێمە بڵاو ناکەینەوە کچی خۆی لەش فرۆشی بدە خەڵک بگاتە ئەو قەناعەتەی هاوڕیان هەندێک دەوائیر هەیە هەندێک شوێن هەیە من ئێستا ناڵێم بڕوا بکەن کچی کورد دەچی مادەی سکس سووریژێنەر دەبی بخواتەوە هەتاوەکو ئەوەیان بکەن بوویتە خەریکە بەرەو ئەوە دەڕواتن گوندی لوبنانی زۆربەی شوقەکانی مەسئولەکانە پڕی لەش فرۆشە گەوادی دەکەن لە پەرلەمانتار لە هەموو ئەوانە ئەو وڵاتەیان وا فەساد کردیە ئەمە هەر دزی و گەندەڵیەکە دەبینین بەس ببینە دزی و گەندەڵی و ناپاش چ کارە ساتێک لە گوندی لوبنانی هەیە کە زۆربەی مەسئولەکانی پارتین لەوێندە لەش فرۆشی بڵاو دەکەنەوە سیستەمێک بە سیستەم ئیش لەسەر فەسادکردنی کۆمەلگا بکاتن ئیش لەسەر تێکشکانی و ڕوخانی تاچی کورد بکات تاچی کورد بێ کەرامەت بکە ئەو پارتیە هەرچی کەرامەتی هەبی هەرچی ئەخلاقی هەبی لی دەدا هەر عەزی لە چاو شکاندنی تاچی کووردە ئێگەنجکو هەر نایە کاکە لێرە ئەمن ئینسانەکەم کەرامەتم هەیە 21 ساڵە یەک پۆلیزی هانەی نەکردیمە یەک مەسئول یەک حکوومەت یەک هاوڵاتی ئەگەر هاوڵاتیی ڕاسیزمی سویدی وەکو فەرد ئەگەنە ئەو پەڕی دڵی ئێگەنجکو هەر نایە لە دەست مەسرور بارزانی ئەتو دەتوێت بە کوتەک بەو عەقڵیەتی خۆت بێ هەموم کورد بکێ کۆی لێ خۆت هاوڕێیان یعنی ئەوەی ئێستا لە بەرامبەر زیندانیانی بادینان ئەو زەختە گەورەی ئەمریکا و یەکێتی ئەوروپا لەسەری کرا کەچی مەسرور بارزانی ئێلە بەکە لە سەری خۆی کردی ئەوەش بازەکەی دەدا ئاوا کاردانەوەی دەبی خەڵک ڕەتی بە هەڵبژاردن ڕێفراندۆمی لەسەر کرد خەڵک ئاوا کۆچ دەکا کورە کاکە وڵاتە کەرامەتی هەبی سەرۆکەک ئەو هەموو خەڵکە لە دەستی هەڵدێتن ئالوگۆر لە خۆی دەکا دەبینی خەلەلەکە لە چێیە کورە بەرپرسیارەتی سەرۆک حکوومەتی و سەرۆک وەزیری ئەخلاقە لە سەروی پلە و پۆستەوە بەڵام ئەوە ڕاستە یعنی بەشەکی کۆچ لەو ئەوروپایش لە وڵاتێک لە وڵاتێک دەگەێت بەس ئەو ڕێژە گەورەیە ئاوا گەنج کۆز بکە ئەوە خەڵک کۆز بکە ئینسانە کەرامەتی هەبێ وەزیرێک ڕئیس وزەرایەک جێگرێک حیزبەکی گەورەی باڵا دەست گۆڕانکاری لە خۆی دەکە کەچی ئەو دیتمان ئەوڕۆ دویکەیان خستە زیندان و لە ناو زیندان باران بارزانیم چەند جارە تەلەفۆنی لۆ دەکەم ئەو پەڕی ئیهانەی زیندانیەکان دەکاتە ناوڕێیان ئەو پەڕی باران بارزانی ئیهانەیان دەکەن تحدای مەسەلەی ژنیان لەگە دەکەن هاوڕێیان من یەکش برم مەلا ئیسماعیل سوسەی پێی شەرم بووە لە لایڤەکەی باسکە لە من وەگرنەوە قسەی دەوی خۆیەتی کە بە ژنی تەسلیم بوو بەس پێ ئەی بووەوە بڵێت لای برادەر باسی کردیە کاکە خۆ من ناتوانمە بڵێم بەس کابرا لەوێن دەرەوەی نەکردیە تۆ دەست لە بۆ هەموو وەسیلەیەک ببەی کە ئێک خەڵک کو هەر نایەوە لە دەستت مەسرور بارزانی هاوڕیان ئەوە لایڤە هەر بەڕاستی ئەو کۆچەی گەنجانم دی زۆر پێچێک چوو بۆیە هەندێک ئەو دەردە دڵە و من دڵنیام ئەو دەسەڵاتە ناگۆڕێ تەنیا دیکتاتۆرەکانمان تا لە تەپری سەرچیان نەدرێت تا گۆڕانکاری نەڕوخێن ئەوان هەر خۆیان پێڕاستە هەموو کۆمەلگایان پێ هەڵەیە هەموو ڕەخنەکانی لەسەریان پێیان خیانەتە پێیان وەکو عەرەبەکان سیستەمی عەرەبیە ئیسرائیل لە پشتیانە بە خۆیان ئەو پەڕی خۆیان و ماڵ و مناڵیان های لایف دەژین بەس نابی گەنجی کورد ژیانێکی کەرامەتی هەبی کاتەی خۆشاوڕیان